جاري بيصح مد أقرك دامك سنتكايا هر بشین سالی نوروزی تازه پیروز بید انشالله مانی تکمیل همه کردستان پیروز بید أفهم مشغلة كذا قصدي فرمو 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 سالی تازه نوروز زیدی کونی کرده بخوشی و بهدوایم
زواد قبارن بوسوجوان ومدتا خراب خاريه وحشدك مدياي يا من داب بتسدا حشدك مدياي بايددا بايددا يا وبايددا بايددا وبايددا لو برنو داي كدمر ممشي سري زاري دوا نحبيني هرد وممشي دايما باقى الوثاوى توقع من الباب رزواني سيونا وهاتي ويداوى السربية وكفري إسلامي نوا قرير ميلي السربية وكفري إسلامي نوا بايددا بايددا وبايددا جنجل السلامك بايددا وبايددا جنجل السلامك نادم على كيبوميات بكرة بار مكانك نادم على كيبوميات بكرة بار مكانك جينا دلاي مقري بردا وأقر شاخة بتساوي سوشي مرونا جينا نباي جينا نبري تحزيني ميخانان ألبيني مغنبامات يا حزاد جسنا
ساڵی نوێی کوردی ساڵی 2025 لێبێت بە ناوی خۆم و دەستەی باڵای کۆمەڵی هونەری میلی کوردستانەوە بە ناوی دەزگای میدیای کورساتەوە کە بە هاوبەشی ئەم ئاهەنگەمان ڕێخستووە کۆمەڵی هونەری میلی کوردستان زیاتر لە 25 ساڵە هەموو ساڵێک جەژنی نەورۆز پیرۆز دەکات بەس ئەمەیە پێتان بڵێم بە تایبەت نەورۆزی ئەم ساڵ بوانی که ئێستامان بینین بۆی گلەی نەکەن ئەمان نە لەسەر قوتی خەڵکە نە لەسەر موچەی خەڵک نە لەسەر بودجە و هیچ بودجەیەکی بۆ تەنخان کرا بێ لەم بارودۆخە قەیرانەیە تەنها ئەما کارێکی خۆبەخشی هونەرمەندانی میلیە بۆ ئێوە ئەمە منەت نییە لەبەرەوەی ئەرچێکی نیشتیمانی نەتەوایەتیە جەژنی نەورۆز پیرۆز دەکەین هەموو هونەرمەندانیان بینن هەموو گۆرانی بێژەکان هەموو گروپیا پەرچەکان هەمووی بە خۆبەخش لە خزمەتان هەیە بەبێ هیچ بەرامبەرێک بۆ ئاگاداریتان بە دوای گلەی نەکەن بڵێن لەم قەیرانەیە بەڵام جێی خۆی تێمەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان زۆر سواسی دەستگای میدیای کورسات بکەین ئەگەر ئەوە نەبوونە نەمانەتوانین
ئەمە ئەگەڕێکتین سوپاسی بێپەیانمان بۆ جێگەری پارێزگاری سلێمانی کاکە شاه عوسمان کە بەڕاستی کە دەستمان کرد بەم کارە پشت و پەنامان بوو سواز بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە مەشەڕ و دار و ئالیات و بەڕێوەبەراتی باوچەکان کە ئیلاکمان کردوون لایەنە پەیوەندیدارەکان هێزەکانی ئەمنیەکان پۆلیسی هاتوچۆ پۆلیس هەموو لایەنە پەیوەندیدارانی کە ئەم شەو هاوکارمانن یا هەموو ساڵێک لەم شەوە ئێمە مادویانەکەن سواسی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری هونەرەکان دکتۆر مەحسین ئەدیب ئەو پیاوە خۆشەویستی کە بە هەمان شێوە هاوکارمانە هەموو ساڵێک ئێمە چین لە دەرگای بۆی کە بتوانین فیستیڤالە ڕێککەین خۆشەویستان من نامێک کاتان زۆر گرم ئەمەیە بەڕێز جێگری پارێزگاری سلێمانی بەناوی پارێزگای سلێمانیەوە لە شارە جوانەکەی شارە حیاتەکە پایتەختی ڕۆشنبیری شاری داهێنان و شاری داهێنانی ئەدەبی بەڕێز کاک شاه عوسمان بفەرمێت وتەیەکمان پێشکەش بکات. بەناوی خۆی گەورە میهرەبان نەورۆزتان پیرۆز سەری ساڵی نوێی کوردیتان پیرۆز هیوادارم ئێوە و شاری سلێمانی هەمیشە و هەردەم لە بۆنەی خۆشی و ئاهەنگ و سەلامەتی و تەندروستیا ببینم هیوادارم لە هەموو ناخۆشی و دەرد و بەڵایە بە دوور بن سوپاس بۆ کورسات سوپاس بۆ کۆمەڵەی هونەری میلی سوپاس بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ سوپاس بۆ بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی شارەوانی سلێمانی تەواوی و لایەنانەی هاوکار بوون و ساڵانە هاوکارن بۆ ڕێخستنی ئەم ئاهەنگە جوانەی سەری ساڵی نوێی کوردی و یەکەم ڕۆژی نەورۆز ئامادەبوانی خۆشەویست خوشک و برایان هاوشاریانی شارە حیاتەکە ئەمەوێ بڵێم ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو دروستکایەکی هیوا لە پارچەکانی تری کوردستان داگیرساوە ئێمە لێرەوە لە سلێمانیەوە لە شاری پایتەختی ڕۆشنبیریەوە لە شاری هەڵمەت و قوربانیەوە ئومێدەواری ئەو دروستکایە خوشک و براکانمان لە پارچەکانی تری کوردستان بە ئاواتەکانی خۆیان بگەێنێ بە ئازادیان بگەێنێ بە دیموکراسیان بگەێنێ بە دادپەروەریان بگەێنێ ئینشەڵا هەر ئەوەش دێتە دی ئەمە جیاوازی ئەم ساڵمانە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئومێدەوارین هەر چوار پارچەی کوردستان هەر کوردێک لە هەر کوچە و لە هەر شار و لە هەر بستەخاچێکی ئەم جیهانەیە لە ئازادی بێبەش نەبێ ئێمەی گەلی کورد لە هەر کوێ بین هەر تاچێکمان لە هەر شارێک و لە هەر وڵاتێک بێ ئومێدی ئازادی بۆ هەموو گەلانە خوازی ئومێدەوارین هەموو میلەتانیش هەموو دەسەڵاتدارانی جیهانیش ئەم خواستەی ئێمە بەدی بێنن پاڵپشت و پشتیوانمان بن بۆ ئەوەی بە مافەکانی خۆمان بگەین من نامەوێ زۆر لەو کاتی جەنابتان ببەم ئومێدەوارم لەگەڵ ئەم خۆشەویستانە لەگەڵ بەرنامە و لەگەڵ خۆشیەکەی ئەم شەو ئێوەش خۆشی ببینن و ئیشەڵا ساڵی داهاتوو بە هاتنەدی ئومێدی هەر چوار پارچەی کوردستانەوە لێرە ئاهەنگی جێڕن زۆر زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان سواسی بە جێگری پارێزگای سلێمانی بەڕێز کاک شاهۆکەم ئەم شەو ئەگەر ئێوە هاوکارمان بن بەڕاستی دڵتان خۆشەکەین ئێستا وەرانەیەکمان هەیە بۆ نەورۆز لەلایەن هونەرمەند خاتون نەرمین ڕەزا پێشکەشتان دەکرێت دوا بە دوایەوە ئەمەی پێتان بڵێم چەندی هونەرمەندی ناوداری تر لێرن گروپێکی خانمان لە ڕۆژهەڵاتەوە دێرن هەموویان ژانیار و بەرانگێژن چەپڵەیەک بۆ هونەرمەند خاتون نەرمین ڕەزا وەرانەیەکمان هەیە پێشکەشتان دەکات فەرموو. سلام علیکم.
خۆشەویستان لە خزمەتانەی هونەرمەندی لاوی دەنگخۆش سەیوان خەمزەیی سەیوانی کەریم خەمزەیی چەپڵێ بۆ کاکە سەیوان خۆشەویستان ئەمە منەت نییە جارێک تر ێڵێمەوە ئەم گەنجە خۆشەویستە ئەگەر ئێستا بچێ بۆ هەر شوێنێک تر دایڤەکەی خۆتان نەزان ئەبێ بە چۆن بێت و چۆن نەبێ بەڵام هاتووە لێرە بە خۆبەخش لە خزمەتانەیە لەبەرەوە شایانی چەپڵەیەکی تونتر بوو حەزم چاوەڕێی چەپڵەیەکی بۆ بکە سەرچاوان خۆشحاڵم شەو لە خزمەتەوەی ئازیزان نەورۆزتان پیرۆز بێ جوبارە سپاس بۆ کۆمەڵی هونەری ملی خۆشەویست مامۆسایانی خۆشەویستم شەوەکیان چەشاو ئێوەش بەخێر بێن منیش لە خزمەتان نابم بە چەند گۆرانیەک هیوادارم توانم لە خزمەتی خۆشەویستە بم دووبارە بەخێر بێن سەر و سەرچاوان هەربژێ Mama!
Ay 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 volkan emina.
سواز بو هنرمندی لای به هنرسو خو بخش که تسوین کری خزی چای مدرس سواز خوشویستان یک کتامان هیا تنهاوچه که لدوریو اگرفو منکاتو نوروز همو منکوکاتو آلای پیروز کردستانه که لانده شکلت پرچمی کردستان تکایا همو من یک رنگ تکایا هیچ آلاو هیچ غنو هیچ تکیتی لیره برز نگردو تکا دلیدن نوروزی همو کرده بس آلای کردستان تنها آلای کردستان تنها آلای کردستان تکایا دفن چطوری رو که الان هذه لا هنرمندات تنطلق كأن بيرا هنرمند عطاء عزيزية بولما هنرمند عمر مشاوي بيرا هنرمند خالد بكاني لريا هنرمند عمر تاقانا لريا وزوري تربابي نفس دوائي هنرمند مرغرياني لريا خاتوها محمدي هنرمند خاتو لرجز لريا وجروب ابن خانماني زور هنرمند زور مناباني نهابات شاركان كردستان لرنوانيش نمو لفظات
على الرفيق خۆشەویستان بە دەوامی لە خزمەتانە من زۆر جارانە مەگەر شانازی بە کوردستانبوونی کەرکووکە بکەین ئەبێ شانازی بە هونەرمەندانی کەرکووک و بە هونەرەکەشیانە بکەین بۆ نمونە خانەوادەی سەڵاح داودە ناسنامەی کوردستانبوونی کەرکووکە دڵشادی سەڵاح داودە و ئەحمەد داودە و گروپەکەیان لێرەن چەپڵەیەکی زۆر لە کەرکووکی پیرۆزی کوردانەوەتەوە چەپڵەیەک بۆ ئەو گروپە جوانە گروپی ڕۆژهەڵاتیشمان هەیە لێرە و گروپی بەشەکانی تر شارەکانی تر لە خزمەتانەین دانەوەەکەی دڵشاد سەڵاح داودەیە خۆ بەخێر بێت هەردەم لە خۆشیدا بنیاڕە هەردوومیانە I was
زۆر سپاس بۆ خانەوەدەی سەربەرزی سەڵاتاودا ئەمان دەماودە و دەساودەست هونەرەکانی ناوە دواتریش بە دەوڵ زۆرنا لە نزیکی ئاگرەکە کەمێک تا کاتی ئامادەکردنی گروپێک ترمان هەیە لێش هەڵپەرچێکتان بۆ گەرمەکان سپاسیانەکان بی تاکە ئەحمەداودە و تاکە دەشاد و هاوڕەکانی خۆشەویستان ئێستاش کاتی ئەوەیە هونەرمەندی بیلی خالید دوکانی بە چەند گۆرانێکی شاد دڵتان خۆش کرد هونەرمەند خالید دوکانی بەفەرمێت Yeah.
گروپێکی زۆر جوان ئەو خانمە هونەرمەندانە لە ڕۆژهەڵاتەوە گروپی بریتان دەستکەمێک تاک و ئیشی دەنگێن بۆ ڕێنیخەن پێنجەکەیە داوا لە گۆڕانی سەڵعاداوداکەم لە دەوری ئاگرەکە ئەگەر ئەوانەی حەز بە فەرچی و دەوڵەجوڵاکەن بچنەوێ هەتا هەم گروپا ئیشی دەنگ ڕێگەخەن پێنجەکەیەکمانێ بۆ ڕێستنیان گروپا هەتام گروپی مۆسیقایی خۆشمان بچیشی کەمەیەن ئوستواسێنەکەن
Let's go.
هذه كان مشاركة وكم بقيزة ميرغان المهابات تاميران سماع مهابات بخيرنا تبشوانا مدخلات السبب لقد قراني كان هنرمندي ديرين عطاي عزيزي بفرمي عطاي عزيزي لقد جروب الموزيك بفرمي يقول يوم جزبي تبعي أشتو تبعي بكفانا بطن قراني قراني يوابو
يخوانش يموت على الصافي بولو هاورانا ناوية كما كان بالنسبة لكوتي وكاوة عمولي ونقوى عبد المتعليق عزيزي زور ما متابعين شكوان أو تنقوا بأماكن كاتانية خوش السر أما دبوان دسمات هنرمند خاطر های محمدی لگه گروپی اپاکه برای من
Aşktan da bulayan
سيانا في سرتا